به سلاوین گرم و هیوین دمن خوش هون جارک دن بخیر هاتن دمی لهفگهاندنا کردان کرد کنکشن. ابوي هيفيه كو ام كردان بجهين نائك سرحاتي وبويرن لجهان دقامن بيك جهورين داخل شمو جفيري جي استدويا دنج امريكا لواشنطن دي سي ديت جلوب ده برنامه ایرودا لجهانا اسلامی هشتا نرازی بون بردوام لسر فیلمکی به رزیا پیغمبری مسلمان دکتن و مسلمان امریکا گلک جنیزیک چاپ لوان پیشادان دکن گلو برسوا قبطیان کریستیان مصری جوی فیلمی راچیا جه کنیسه کاوان لکالیفورنیا ما راپورتکیا بری چند روزان بیروریا بیستیا پشتنا صادق شرف کندیبو مهات پیوینه گدگل سیاستوانکی کرد هیا سلاوین دوباره بینرین لهفگاندنا کردان کرد کنکشن لچند ولاتین مسلمانه خو پیشاندان و نرازی بون هر بردوام بون لهمبر نیشاندان فیلمکی بیرزیا پیغمبری مسلمانه دکتن لامریکا هاتیا درست کرن لچند ولاتان هریش هات نکرن لسر بالیوسخان امریکی و روش آوای و هر وصل لسر لشکری ناتو. وەزیری دەرەوە هیلاری کلینتن دەڵێت وڵاتی گرتوەکانی ئەمریکا هەوڵی پاراستنی دیپلۆماتەکانی دەدات لە کاتێکدا خۆپیشاندانی دژ بە فیلمێکی کە دژی ئیسلامە لە ئەمریکا دەرکراوە هەر بەردەوامە. وەزیری دەرەوە کلینتن دەڵێت ئێمە هەنگاوی تون دەنین بۆ پاراستنی کارمەندانی باڵۆزخانەکان و کۆنسڵخانەکانمان لە سەرانسەری جیهاندا ئەمەش بریتیە لە پێداچوونەوە بەسەر شێوازی ئاسایشیمان لە هەموو کارەکان و توندکردنی لە هەر شوێنێک کە پێویست بکات. هەروەها ئێمە زۆر لە نزیکەوە لەگەڵ حکوومەتی لیبیادا کار دەکەین لە هەوڵەکانماندا بۆ دەستگیرکردن و دادگاییکردنی ئەو کەسانەی کە چوار هاوکاری ئەمریکاییمانیان لە بنغازی کوشتووە. لە ئێستادا FBI لە تەرابلسا بۆ بەشداریکردن لە لێکۆڵینەوەکان لەگەڵ کاربەرستانی لیبیادا و دەژڵێت هیچ شتێک لەوە گرنگتر نییە بۆ ئێمە کە نوێنەرە ئەمریکایەکانمان لە سەرانسەری جیهاندا بپارێزین. بەهۆی خۆپیشاندان لە شاری میدانی ئیندۆنیسیا کۆنسڵخانەی ئەمریکا بۆ ماوەیەکی کاتی لە ڕۆژی چوارشەممە داخرا. دوابەدوای هەنگاوێکی هاوشێوە لەلایەن باڵێۆزخانەی ئەمریکا لە بانکۆکی تایلەند ڕۆژێک بەرلەوە. خۆپیشاندان لە ڕۆژی چوارشەممە لە جەلالابادی ڕۆژهەڵاتی ئەفغانستانیش ڕوویدا. بەهۆی فیلمێکی هەرزانی کە دژ بە پێغەمبەر محەممەدا خۆپیشاندان لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویدا کە هەندێکیان توندوتیژی لێکەوتەوە. مسلمان ئەمریکا ژنێزیک بەرێ خوا دەدەن وان نەڕازی بوون و توندوتیژیین لێ دژی ئەمریکا و وڵاتی ڕۆژئاوایی لە وڵاتین وان تێنەکردن وەرن ئەم بەرێ خوا بدەن vê راپۆرتی. الله ئەکبەر. لە لۆس ئەنجلسەوە بۆ نیویۆرک مسلمانە ئەمریکاییەکان کاردانەوەیان هەبوو لەسەر ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هۆکاری توندوتیژیەکان و ناڕەزایەتیەکانیش. هەرگیز لەگەڵ ئەو کاردانەوەیەدا نیم بشنە سەر کۆنسڵخانەکان و بیان سووتێنن. لە دەمێکدا مسلمانە ئەمریکاییەکان لەگەڵ کاردانەوەکاندا نین ئاواهاش لەگەڵ ئەو فلیمەی دژە ئیسلامدانین کە بووە مای دژایەتیکردنی ئەمریکا. ڤیدیۆیەکی ڕقوکینەیە بۆیە دەبێت سزا بدرێن. ئەم خوێندکاری زانکۆ دەڵێ هەر فلیمەکە نییە بە تەنیا هۆکار بێ بۆ خۆپیشاندانەکان هۆکاری تریش هەن لە پشت و ڕێیەکانەوە. خەڵکی گەنجت هەن و زۆریان بێکارن و پێوەستیان بە شتێک هەیە وەزە و توانایەکانیان ئاراستە بکات. دەمڕاستی نێوەندی ئیسلامی لە باشووریستانی کالیفۆرنیا دەڵێت یەک هۆکار هەیە وهای کردووە مسلمانان لە ئەمریکا هاوڕان نەبن لەگەڵ ڕوانینی مسلمانانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چونکە ئەمریکا ڕێگە دەدا بەوەی بەکراوەیی قسە لەسەر بڕواایینیەکان بکرێت. ئێمە ڕاهاتوین لەگەڵ بیری جودادا بژێن لەگەڵ ڕوانینی جودادا ڕادەربڕینی جودا هەروەیە کە لە ڕۆژێکی داخراودا دەبیت و هەر تەنها گوێت لە دەنگی خۆت ببێت ئەوە هەموو دەنگێکی تر بە جیواز دەبیستیت. دەشڵێت نەفلیمەکەی دژی ئیسلام و نەناڕەزاییە توندەتیژ ئامێزەکان ڕەواییان هەیە و هەروەهاش هیچیان ڕنگدانەوەی ڕوانینەکانی زۆربەی مسلمانان و غەیرە مسلمانیش نین لە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکادا. و کریستیانن مصری گەلک نەڕەحەتن چونکو دەرهێنەری وی فلیمی بێڕێزیا ئیسلامی دکەتن قوبتیەکی مصریە. دەنگی ئەمریکا ئامادەی ڕێوڕسمên وانین ئۆلی بوو لە کەنیسەیەکەوان لە لۆس ئەنجلس. لە ئەهەنگەکە ئۆلیا قوبتیان پەنابەرین کریستیانن مصری لە ئەمریکا گەهانە هەف و قەشە سراپیۆن ئامادەبووین ڕێوڕسمان پیرۆزیکردن. لە مصری لە وڵاتی وان و لە چەند وڵاتین دیێن مسلمانە چەند ڕۆژن توندوتیژی دەبن ji ber فلیمێکی دەرهێنەرێکی قوبتی دروستکریا
تێدا بێڕێزیە پێغەمبەرێ مسلمانە دیکەتن وان تونندوتیژیان دەست پێکرد دەگەڵ کوشتنا بالۆزی ئەمریکی لە لیبیا کریستۆفەر ستیڤنس و سێ کارمەندên دیên بالۆزخانê. بالۆز ستیڤنس سۆز دابوو کاری دەگەڵ خەڵکی لیبیا بکەتن ji bo veguhastina welatê wan beref demokrasiyetê. Ew filîm li Amerîka hatiye durustkirin ji alî kesekî Misrî lê xwepêşanderên welatên musulmana gazinda ji hikûmeta Amerîkî dikin. Ew zelamê bawerî heye li Kalîforniyayê û li pişt wênekirina wî filîmiya Nîkola Basilî demekî berî niha hatibû zîndankirin bi tawana find û fêlan digel banka. Filîmê wî ku musulman tûrekirine neşkandina qanûna Amerîkiya li gora benda azadiya axaftinê ya destûrê Amerîkî. Lê qeşeyê Kenîseya Qubtiyan li Los Angeles û rêberên diyên Kiristiyan ew filîm şermezar kirine û di civaka Qubtiyan de ew hatiye redkirin. چونکی ئەم باوەڕ دکەین ئەو دژی باوەریە کریسیۆنایە کو لە دژی بێڕێزکردنەوە هەستی خەڵکیە. And we don't say bad things about any religions. ئەم گوتنت خراپ نابێژینە چ ئولا و ئەم هەر تشتێکی دوی فیلمیدا ڕەت دکەین. ئەو دخەمە هەندێک دەنە gelek مسلمان بە ئاوایەکی نەڕەوە تەڤایە قوبتیان خەتابار dikin. ئەندامên vê kenîseyê dibêjin ew derhênerê wî filmî nas nakin û wan çi peywendî bi wî filmî ve nîne û ew qet nûneratiya ola wan naketin ya ku rêzê li tevaya ol û baweran diketin. Li hevdeyê mehaneh Êlûnê sala 1992 Sekretêrê Partiya Demokrata Kurdistana Îranê Sadiq Şerefkendî li xwaringeheka bajarê Berlînê Almanya hat kuştin. Li salvegera bîstiya tîrorkirina Şerefkendî me siyasetvanekî Kurd û çalakvanek mêvanî bername li hevgihandina Kurdan kir. Paş têperbûnî 20 sal ئێمە لێرە لە ستدیۆی بەشی کوردی دەنجی ئەمریکا یاد و بیرەوەری دکتۆر شەرەفکەندی ڕێز لێ دەگرین. بە باوەڕی من ئەوە بۆ خۆی ئاماژەیەکی گەورەیە بۆ ئەوەی کە ڕێگای ئەو شەهیدانەی لە پێناوی دابینبوونی ژیانێکی ئینسانی بۆ کۆمەلگاکەی خۆیان و پێکێنانی سیستمێکی دموکراتیک خەباتیان کرد بەرز و بەڕێزە و ڕێگاکەشیان بەردەوامە. و پاش نزیک بە 5 ساڵ لێ کۆڵینەوە لە ڕاستیدا لە دەی ئاوریل 1990 دادگای ئالمان دادگای فدراڵی ئالمان لە ژێر زەخت و زۆری سیاسیشدا و بۆ یەکەمین جار بە تایبەت پاشەڕی دۆمی جیهانی دادگایەکی سربەخۆ ڕایگەیان کە دەوڵەتێک پەرەی بە ترۆریزمی دەوڵەتی داوە و نەیارانی سیاسی خۆی و خەباتجێرانی سیاسی لە ڕێگای ترۆرەوە لەنێو بردن. چی کرابوو ئەم بیرەوەریە ئەمڕۆ بیرەوەریەکەیتی؟ ئەو ساڵ بە شێوەیەکی زۆر بەرین ئەو یاد و بیرەوەریە بەڕێوە دەچێت لە پەرلەمانی هەر پێرێ لە پەرلەمانی فەرەنسا لە سەنای فەرەنسا یاد و بیرەوەریەکەی بە بەشداری نوێنەری هەموو نەتەوەکانی ئێرانی ڕێزی لێگیرا لەوێ سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بەڕێز مستەفای وتارێکی زۆر گرنگی پێشکەش کرد لە گۆڕستانی پیرلاشێز کە ئەو ڕێبەرانە لە گۆڕغەریبیدان ڕێوڕسمێکی شایان بەڕێوە چووە لە پەرلەمانی ئینگلیستان ئەو یاد و بیرەوەریە بەڕێوە دەچێت و لە وڵاتانی جۆر بە جۆریش ئەو یادە دەکرێتەوە هەردوێنێش لێرە لە دەڤەری واشنگتۆن کوردەکان یەر چوار پارچە یاد و بیرەوەری ئەو ڕێبەرانیان ڕێز لێ. کاک ڕەحیمی ڕەشیدی خانمێک بە ناوی ڕوئیا حیکاکیان ئەگەر ناوەکە درست بڵێم ڕۆیا حەکاکیان ڕۆمانێکی لێکۆڵینەوەیەکی ڕۆمان شتێکی لەو بابەتە دەری کردووە بە ناوی پیاکوژەکانی کۆچکی فیروزا. ڕۆیای حەکاکیان ژنێکی چالاک ئێرانیە شاعیرە وەرجێرە و نووسەرێکی زۆر بەنێ و دەنگە کورد نییە لەگەڵ ڕێکخراوی چالاکانی مافی مرۆڤ ئێران زۆر هاوکاری دەکاوە تێکۆشانێکی بەرینی هەیە. لەو دواییانەدا بۆی دەرکەوتووە کە کوشتنی ڕێبەرانی کورد زۆر کەم باسکراوە زۆر کەم ئێرانیەکان و دنیاش لێی ئاگادارە. هەر لەو چوارچەوەدا ئەو ڕۆمانەی نووسیۆ بە ناوی مرۆڤ کوژەکانی کۆشکی فیروزە یا قاتلانە قەتل فیروزە کە ئێستا ڕۆمانە خەریکە دەکرێت بە کوردی نەخێر بە ئینگلیسیە و بوو بە باشترین کتێبی ساڵ لەو وەشانخانەوە لە ئەمریکاش. ناوەڕۆکەکەی ئەوەیە بەدوای ئەو قەتڵانەی بە شێوەی داستان دەیگێرێتەوە بە شێوەی چیرۆک بە شێوەی ڕۆمانێک دای
ڕشتووە بە پێی ڕاستیەکان بەڵێ بە پێی ڕاستیەکان و سەرنجڕاکێژەوەی لەو ڕۆمانەدا لەگەڵ یەک کورد ناخافتووە تەواوی ئەو کەساتیانی کە قسەیان لەگەڵ دەکا بیانین ئەمریکایین ئوروپاین و بەشێک لە بنەماڵی قوربانیەکانن ئەویش کوردەکانی نەگرتوێتەوە بەڵام زۆر سەرنجڕاکێشە لە دووتوێ ڕۆمانەدا دەڵێ بەو ئاکامە دەگات کە بۆ وێنە ڕێبەرانی کورد بە تایبەتی دکتۆر قاسملو دەیانتوانی ڕێبەرایەتی بزوتنەوەی شۆڕشی گەلانی ئێران بەدەستەوە بگرن و ببنە ئەلتەرناتیڤ بۆ ڕوخانی ئەو ڕێژیمە هەر بۆیە ڕێژیمی ئێران بە تێگەیشتن لەو ڕاستیە ئەو پلانەی داڕشتووە بە ملیاردها دۆلاریشی خەرج کردووە بۆ ئەوەی لەو پیلانەدا سەرکەوت و دیسان مەپرسیار ji Birêz Rehîmî Reşîdî kir ka ji ber çî İsraîl rexneyan li siyasetên hikûmeta Serok Barack Obama digiritin li hember Îranê û ka eger siyaseta Emerîkî li 4 salên borî hember Îranê serkeftî bû yan ne. من پێم وایە سیاسەتی کابینەی ئۆباما سیاسەتێکی زۆر ژیرانەیە و دنیای یەکگرتو کردووە لە بەرامبەر کۆماری ئیسلامی بەڵام کۆماری ئیسلامیش ئێستاش هەرجێ لە دنیا ناگرتن بێگومان ئەوە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە بۆیە ئێستا دنیا بۆی دەرکەوتووە کە کۆماری ئیسلامی ئێران بەڵگە زۆر حاشا هەڵنەگرتت لەوە بەدەستەوەی کە بڵێ ئەو دەیەوێت لەو پەیوەندێدا خۆی گارانتی بکە خۆی بیمە بکە من پێم وایە سیاسەتی کابینەی ئۆباما سیاسەتێکی سەرکەوتوو بووە ئەو ڕخنانێکی ئیسرائیلیش دەیگرێ زۆرتر لە بیرمان نەچێ ئێستا بەرەبەرەی هەڵبژاردننی سەر و کۆماریە لە ئەمریکا و ڕیسلامیەکان دەکرێتەوە بڵێ کۆماری بێنە بە درێژایی مێژوش هەمیشە کۆماریەکانن لە دەرەوەی ئەمریکا گۆڕانکاری قوڵ و هەمەلایەنان هێناوانی ئیسرائیلیش بۆیە بەو جۆرەش کە میترامنی دەڵێم من بە هەموو شێوەیەک ڕوبەڕووی ئێران دەبمەوە و ئەمریکا خوددا بۆەوە دروستی نەکردوە کە بێ هێز بێ دەبێ حاکمی هەموو دنیا بێ و زۆر بە جددیتر ڕوبەڕووی ئێران دەبێتەوە بەڵام ئەو بە جددیترا تا ئێستا ئەو پلانانەی نەخستۆتە ڕوو کە چییە دیارە هەموو ئەو پرۆسانە و ئەو بەرنامانی کە ئەوانیانێبی بەنەبڕێ ئۆباماش دوبلی ئەگەر هەڵبژاردنەکان بوو ئۆباماش جارێکتر هەڵبژێرا وەکو سەرۆکیانش کۆماریەکان هاتنە سەر دەسەڵات سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران دەگۆڕی سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران ناگۆڕدرێ ئەوە ئێرانە دەبێت سیاسەتی خۆی بەرابەر بە کۆمەلگای نێونەتەوەی وە بەرامبەر بە ئەمریکا بگۆڕێ پێشم وایە لە چوارچێوەی ئیدیۆلۆژی و باوەڕی کۆماری ئیسلامی ئێران بەتایبەتە و ئاڵوگۆڕانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستاتۆتە گۆڕێ و ئەوەی کە بە بەهاری عەرەبی ناو دێردەکرێت پێم وانیە کۆماری ئیسلامی ئێران لەو پەیوەندێدا پاشەکشە بکات چونکە نمونەی هەیە ئەوە قەزافی وەختی خۆیوتیان دەبێ بۆمبەکانت لا ئەو پرۆسەڕا بگرین نەگڕایگر هات بنکە ناوچەکانی خۆشی تەقاندەوە بە بەرچاوی دنیا دوای ژە وەزعەکەمان بینی بۆیە ئەوان پیان وای هەر چەشنە پاشەکشەیەک خاڵێکی لاوازە بۆ ئەوان و بەو چەشنە ڕادەوەستن هەرچەند لە ژێرەوە ئەمن پێم وایە سات و سەودای خۆیان دەکەن بینەرین لە هەفگەهاندنا کوردان کورد کونەکشن هوندکارن لەوێ بەرنامەی تەماشا بکن لەسەر ماڵپەڕی دەنگی ئەمریکا www.dengiamerika.com یان دەنگی ئەمریکا.com و ببن هەواڵن مین فەیسبووکێ کورد کونەکشن ئیمێلەمە ئەڤەیە kurdconnection@voanews.com و هەتا لە هەفگەهاندنەکە دی هەر شاد و بەختەوەر بن.